لەسەرم بابەتە زیاتر قسە دەکەین لەگەڵ میوانەکەمان بەڕێز دکتۆر ڕامیار وەڵزی شارەزای ئابووری کە لە سەدوێ لەگەڵمانە. دکتۆر زۆر بەخێر بێ. ماوەکی زۆرە سەبارەت بە پرۆژەی هەژماری من و هاوکات تەوتین مشتومڕێکی زۆر هەیە. ئەکرێت بەڕێزت بە وردی ئاماژە بە جیاوازیەکانی نێوان ئەم دوو بابەتە بکەی بەتایبەتی کارێمی کوردستان بە جدی لەسەرم پرۆسەی ئێستا خەریکە کار دەکات. زۆر سپاس شەوی ئەوە بینەران باش. پرۆسەی تەوتینیان هەژماری من بریتە لە بە دیجیتالکردنی موچە خۆرانی فەرمانبەران، واتە لە گواستنەوەی شێوازی تەقلیدی کە بە پێدانی کاش لە بۆ سیستەمی بانقی کە موچەخۆرێک دەچێت لە یەک لە بانقەکان حسابی خەژماری خۆی دەکاتەوە، کارتێک وەردەگری جا لەژێر شەریکی ماستەرکارد یان ڤیزەکات موچەی بانگانی پێ وەردەگری. ئەوەی کە جێگەی مشتومڕە، ئەوەی کە جێگەی پرسیارە ئێستا کە زۆر جار ڕوبەڕوومان دەبێت و ئایا هەژماری من چییە، ئایا تەوتین چییە؟ تەوتین لەگەڵ هەژماری من لە ئەنزیمەی حسابی دەفعی حسابی بانقی هەمان مانای هەیە کە حسابی تەوتین سیستەمێکە کە موچەخۆر لە ڕێی کارتێکی بانقیەوە حسابی خۆی پارەی خۆی مانگانەی وەردەگری موچەکەی وەردەگری. بە هەمان شێوە هەژماری منیش سیستەمێکە کە حکومەت لە ڕێی فەرمانبەرەکانەوە حسابی هەژماری دەکاتەوە موچەی خۆی وەردەگریتن بە هەمان شێوە. بەڵام ئەوەی کە جیاواز ئەوەیە کە لەبەرەوەی کە هەژماری من مؤسسەیەکێ بە ناوی هەژماری من ئیشرافی سەر پرۆسەسەکەی دەکاتن بەوەی کە وەکو وەسیتێک دەبیتە نێوان ئەو بانقەی کە موچەخۆر حسابەکەی دەکاتەوە لەگەڵ ئەو دایرەی کە هەڵدەستی بە تەوتینکردنی ئەو موچەخۆرە لەوەی کە هەر کێشەیە کە ڕوبەڕووی فەرمانبەرەکە بێتەوە لە ئەنجامی پرۆسەی خۆ هەژمارکردن، خۆتۆمارکردن، موچە دەفعکردن و موچە وەرگرتن لەگەڵ ئەوەی کە لە دوایی ئەو خزمەتگوزاریان بانقیانەی کە عەقدت کردێ فەرمانبەرەکە لەگەڵ بانقەکەی ئایا بە شێوازێکی تەواو ئەو خزمەتگوزاریانە دەگاتە دەستی فەرمانبەر، ئایا فەرمانبەرەکە سوودمەند دەبێت لەو خزمەتگوزاریانە. ئەوە باشترە چونکە ئێستا دەبینین ڕۆژانە لە عێراق نووسراوەکاندا موجودن و سزاکانی بانکی مرکزی کە ئیشرافی سەر هەموو بانقە حکومی و ئەهلیەکان دەکات لە حکومەتی ئیتیحادی. دەبینین ڕۆژانە سزاکان دەداتە ئەو بانقانەی کە لە ڕێگای سیستەمی تەوتین موچەی فەرمانبەرانی حکومەتی ئیتیحادی دەدەن بەوەی کە یەک ئیلتیزام ناکەن بۆ عمولەیە کە لە عەقدیان کردووە لەگەڵ فەرمانگەکە. دوو موچەخۆر لەوێ سەرپشکنیە لەوەی کە کامە بانک هەڵدەبژێری لەو 43 بانقی 3 بانقی حکومی لەگەڵ 40 بانقی ئەهلی لەبەرەوەی کە مؤسسەکە فەرمانگەکە یان وەزارەتەکە عەقدەکە لەگەڵ بانقەکە. بەڵێ سێ جیاوازیان هەیە لە عمولەی ئەو پارانەی کە دەگاتە دەستیان. چوارەمیش ئەوەیە کە ژێرخانی بانکی لە عێراق لە وەسەط و لە جنوب تا ئێستا سیستەمێکی دیجیتالی تەواو نییە، ژێرخانەکە تەواو نییە بۆی کە ئامێری POS بە سیستەمێکی تەواو بە عەدەدێکی تەواو دیاری نەکراوە. سیستەمی ATM مەسەلەن ئەو ئەزیزانەی کە پارە ڕادژێشتێ بە تەواوی دروست نەکراوە، بەڵکو بریتە لەوەی کە کارتێکی دایتە ئەغلبیەوەی کە لەسەرکی کار دەڕۆنکە کارتیش بانق نییە، مؤسسەیەکی مالیە کارتێکیان پێدەدەن دەچن لێک لە نقاتی POSەکانەوەی کە دوکانیان هەیە، شۆپێک هەیە POSێکی هەیە پێ گوترێت بە وەرگرتنی کاش کە بیتاقەکەی داتێت لە بەرامبەر هەر 500,000 دینار پێم وایە 4,000 دیناریان هەندێک حەسەبی ڕۆژە، یعنی هەندێک جار دەکاتە 10,000 عمولە لێ وەردەگرن لەوەی کە دەستیان بگاتە ئەو پارە کاشەی کە پێویستە. ئەوەش لە کۆتاییدا ناکاتە ئەوەی کە تو سیستەمێکی دیجیتالی ژێرخانێکی تەواوی هەبیتن. زۆر باشە دکتۆر، شروعەیەکی جوانت کرد، هەم باسی تەوتینی عێراقیت کرد، هەم باسی پرۆسەی هەژماری منت کرد لە هەرێمی کوردستان. پێشتریش بە راپۆرتێکمان هەبوو باسییان کرد کە لە 2016ەوە تەوتینی عێراقی دەستی پێ کردووە، تا ئێستاش نەیتوانیوە تەختیەکی تەواوی موچەخۆرانی عێراق بکاتن. پرۆسەی هەژماری منیش بەرپرسانی حکوومەت یاریمی کوردستان دەڵێن پێش ئەوەی کە بخرێتە بواری جێبەجێکردنەوە ڕەزامەندی بانکی مرکزی وەرگیرەوە. کەواتە لێرە ینی هیچ کێشەیەکی تری دارایی هەیە کە پرۆسەی هەژماری من نەتوانێتن تەختیەی ئەم موچەخۆرانە بکاتن یاریمی کوردستان. کێشەکە لە چیدایە؟ بەپێی دەستور سیاسەتی نەقدی بانقی مرکزی جێبەجێ دەکات. ئەو بابەتە دەستە زمینی سیاسەتی نەقدی بەپێی قانونی مەصاریفی ڕقم 94 ساڵی 2004 و بەپێی قانونی ڕقم 56 بانقی مرکزی کە ساڵی 2004 دەرچووە، هەژماری من یەکانگیرە و هیچ اختلافێک نییە لەگەڵ سیستەمی ئەنزیمەی دەفع، واتە هیچ اختلافێک نییە لەگەڵ ئەو ڕێنمایانەی کە بانقی مرکزی دەری دەکات. واتە ئەو بانکانەی کە لە حکومەتی هەرێم لەگەڵ تەنسیقیان کردێ لەگەڵ هەژماری من یان لە پرۆژەی هەژماری من بەشدارن، بازێکیان بەشدارن لە تەوتین، هەمان ئەو بانکانن یان هەمان ئەو سیستەمە ئیش دەکات لەگەڵ بانقی مرکزی. واتە هیچ بانقێک یان هیچ مؤسسەیەکی مالی لە عێراق ئیش ناکات ئەگەر لە ژێر ئەشرافی بانکی مرکزی نەبێت بە مادەی 40 لە قانونی 56 ساڵی 2004 قانونی بانکی مرکزی. واتە بانکی مرکزی مشریفە لەسەر هەموو ئەنزیمەی دەفع لە عێراق وەرەی کوردستان. ئەو بانقانەش ئێستا سەرمایان هەیە، هیچ بانقێک ناتوانێت ئیش بکات بەپێی ئەوەی کە لەژێر قانونی مەصاریف و قانونی ڕقم 56 کە پێویستە بۆ نمونە دەبی زیاتر لە 100 ملیار دینار
ئیداعی بکەیلەوەی کە ئەتوو ڕێ ڕوخسەتت هەبی یان ڕێپێدان هەبیتن واتە ئەو بانقانە ناتوانانی بانقیش بکاتن ئەگەر لەژێر ئەنزیمەی لەژێر سیستەمی دەفعی سیستەمی بانکی مرکزی نەبی لەبەرچی لەبەرەوەی کە بانقی استثماری تێدا دەکرێت چێ تەسوێت لە بۆ دەکا یان لە چێ دەست دەگا بە عموڵی قڕس لە چێ دینار یان ئەو دینارێک کە لە بازار هەیە لە چێ دەست دەگا بە بانک واتە کۆمەڵک پرۆسەی دیکە دەبی هەموو ئەوانە بانکی مرکزی لە بۆ بکات واتە ژماری من هیچ اختلافێکی نییە لەگەڵ ئەو سیستەمی کە بانکی مرکزی ئیش پێ دەکا بەڵکو باشترە لەبەرچی لەبەرەوەی کە هەژماری من پرۆسەیەکە جهتێکە ئیشراف دەکات لەسەر ئەو میکانزمەی کە بریتە لە موچەی فەرمانبەران بە ئەلکترۆنی دەکرێت لەسەر چی لەبەرەوەی کە بانقێک کە بێتە ناو پرۆژە هەژماری من دەبی ژێرخانی دیجیتالی دابنێ تا ئەوەی کە شار و شارچەکان دەبی هەمووی ئەنزیمەی ATM جیهازی ATM کە پارە ڕاکێشانە زائیدەن POS دوکانێکە یان مؤسسەیەکە یان شوێنێکە دەچیت پارەی خۆتی لێ دەفع دەکەی واتە ژێرخانێکی دیجیتالی بانکیش دادنێ لە هەمان کاتدا بەو شێوەیە تەنیا لەگەڵ فەرمانبەرێک کارتێکی پلاستیکی کە ماستەر کارتیان ویزا کارتە بیداتێ لەوەی کە پارەکەی بخرێتە سەر حسابی وەش دەکات ئەو پارەیەک و دەدات کە دەستی هاوڵاتی جگەلەوەی ئەو 20 خدەماتیان ئەو 19 خدەماتی حەسەب بانک خدەماتی کە پێویستە بانکی مرکزی عقدی لەگەڵی کردیە لەگەڵ بانکەکە بگاتە دەستی هاوڵاتیان لە ئاڵوگۆڕکردنی دراو لە پەرچس ئۆنلاین لە مۆبایل بانکینگ لە ئەپلیکیشن لە گەڕانەوەی پارە لە هەرکەم و کوڕیەک لە کڕینی پێشوەختە لە لینک پەرشێستواتەوەی کە بە لینکێک پارە دەدەی یان ئەوەیە کە لە دەرەی عراق مەسەلەن کارتەکەت بەکاردێنی هەموو ئەوانە هەژماری من پێی وەمە پابندە بەوەی کە دەبی ئەو بانک ئەو ئیلتیزاماتاری خۆی بەرامبەر بە فەرمانبەرەکە جێبەجێ بکات باشە دکتۆر لەوڕی خزمەتگوزاری بانکیشەوە ئەو 43 بانکەی کە بەڕێزت ئاماژەت پێکرد بۆ پرۆژەی چەوتین 20 بانکی لە ژێر سزای بانکی ناوەندی و هەروەها گەنجینەی ئەمریکان لە کاتێکدا لە هەرمی کوردستان و 6 بانکە هیچ کامیان سزایان لەسەران نیە و بە باشترین شێوە توانن کار بکەن بە تا چەند دڵنیایی دەدات هاوڵاتیانی هەرمی کوردستان بەتاکێت خۆی ئەو حسابە بانقی کە دەکەیەوە لە بەرامبەردا ماستەر کارتینگای ویزە کارتێک پێدەدرا ئەو ویزە کارتە ماستەر کارتە لە ڕێی سویفتەوە دەتوانی شت لە دەرەوە بکڕی جار لە ئۆنلاین چ لە ناوەخۆ چ لە دەرەوە چ ئەتو سەفەری وڵاتێکی دەرەوە دەکەی باسعری بانقی مرکزی ئەو پارێت دۆ دەکرێتەوە بەڵێ 24 کاتژمێر ینی ئەوە بە هیچ شوەیەکە کە بەردەوامە ڕناجێتە ئەوەندە حسابی پارەت لەسەر کارتەکەت هەیە بەڵام کە بانکێک سزادرا ئەتوو بەشدار نابی لە هیچ لەو خزمەتگوزاریانە تەنیا لێ خزمەتگوزاری بەشدارێبی ئەویش ئەوەیە کە پارەکەت ئەو ماستەر کارتەی ببێ لە ئەیتیەمی جیهازەکەی بانکەکەی خودی خۆی پارەکە ڕابچێشی چونکە لۆ هیچ تەسویەکی سویفت لە بۆت ناکات چونکە لە بانکی مرکزی ئەو سیستەمە سویفتە عالەمی کە پێویستە بانکی مرکزی بیکە بۆ نمونە تو دەچی لە بانکەکی مەسەرەن لە POS بانکەچکە لە دەرێ دەدێت لە دوبەی لە مەسەرەن لە قەتەر بۆ نمونە لە ئەمریکا لە بریتانیا سیستەمەکێکە سویفت ئیشەکەت لە بۆ دەکات لە ڕێی چێ ئەو چێ ئیلتیزامات دەکات خەزانەی گەنجینەی ئەمریکا ئەو حسابە بانقی کە عێراق دووە لە بۆت لەسەر ئەوەی کە تەمیناتی بانکی مرکزی عراقی دەکات نظامی تەسویەکەی لە بۆ دەکات بەڵام کە خسرا سزا بەشدار نابی لەو دراوە قورسەی کە بانکی مرکزی دەیداست ما ئەوەی کە ڕۆژانە مەسەن ئەعلانی دەکالەوەی کە مەنافزەکەیە بۆ نمونە جەنابەت مەسەلەن حسابێک یان تاجرێک حسابێکی هەیە پێویستە پارە حواڵەی دەرێ بکە یان مەسەلەن مۆزەفەکە فەرمانبەرەکە دەوێ پارە حواڵەی خزمێک لایەنێک جهتێک بکاتن یان ئەوەیە لە خزمەتگوزارێکی بانکی لە دەرەوە بەشدار بێ لە هیچ دە خزمەتگوزارانە بەشدار نابێ تەنیا دەبیت لەوەی کە وەکوکی کارت لە منفەزێکی وەی بچی پارەکە لە ملیۆنێک 10,000 15,000 حسەبی ڕۆژ لێ دووەربگرنەوەی کە پارەکەت بکرێتە کاش کە ئەوەش حکومەت هیچ سودی نابینیتن ینی حکومەت ناتوانێت سودەوەی بینێت چونکە یەک لایەنە باشە ئیجابیەکانی کە ئەتوو تەنمەی اقتصادی لە وڵات پێش دەخا ئەوەیە کە پارەی کاش لە بازار نەمێنی لەبەرەوەی کە یەک مۆزوعی بابەتی فەساد و گەندەڵی بابەتیەوەی کە حکومەت بزانیت تەتەوڕی اجتیماعی لە وڵاتدا لە ڕووی اقتصادیەوە چەندە سێ لەوەی کە بزانین چەند ئەو بانکانە ئیستثماری خۆیان بکەن لەوەی کە سیولەی نەقدی لە بازار نەبی لە دەستی هاوڵاتی دابی هەر کاتە کە بێوێ لە بانکی خۆ بەدەستی بکاتن لەوانە هیچ بەشدار نابی لێ چکە ئەو نظامی کەوان بەکاردێنن ئەغلبی کە لە بانقی حکومیەکانە بانقی ڕەشیدە ڕافیدەینە تەنسیقان کردێ لەگە مؤسسەیەکی مالی کە ناوێکی کارتە بانک نییە مؤسسەی مالیە ماستەر کارتێکی هەیە ویزە کارتێکی هەیە دەچێ و کارتە لە یەک لە دوکانەکان دەبی زیاتر لەو عمولەی بە تەقای 170 زیاتری عمولەی ئەو بانقانە بدات کە لە پرۆژە ژماری من بەشدارن لەوەی کە دەستی بگاتە پارەکەش زۆر باشە دکتۆر دەست خۆشەکەواتە بابەتەکە پێرفێکتە هیچ کێشەیەکی نییە بەس بابەتەکە حەنجەتێکە و ئینەیەکی تێدا هیچی کە نییە
خۆی قراری محکمەی لە هەر کاتێکە یان قرارێکی حکمی کە دەردەکرێت دەبی بزانرێت کو جێبەجێ دەکرێتن یعنی لایەنە ئیجابیە هەرە باشەکەی ئەوەیە کە تەنفیزی دەکەی یان پرسیار لێرە ئەوەیە ئایا لە هیچ دنیا هەیە بانک فەرعی لە شوێنێک نەبێت و چ حسابی لێ بکەوە ئەوە خاڵی یەکەم خاڵی دووەم ئایا لە هیچ شوێنێکی دنیا هەیە لە هیچ ئەنزیمەیەکی دەفع هەیە لە هیچ وڵاتێکی هەیە ئەتوو حسابی باقی لە بکەنەوە کە کەسەکە موجود نەبی لە بانکەکە جا فەیسی وەردەگیرێت کەیوایسی لۆ دەکرێت پەنجەمۆری لەبۆ دەکرێتن تەنیا بەناردنی ناوی چواری و نازانم کۆمەڵک مستەمسەکات و حسابی باقی لە بۆ بکەوە ئایا چ تەمینێک دەکرێت لەو بابەتەوە لۆیە ئەوەی کە هەژماری من هەیتی لەگەڵ ئەوەی کە تەوتین هەیتی لە عێراق هەردووچان سیستەمی باشن بەس ئەوەی کرد لە هەرێمی کوردستاندا هەیە 100% زیاتری دەتوانین لەسەرەوەی باسکەین کە زۆر گونجاوترە لە هەموو ڕوەکانەوە لە بەرامبەر تەوتین و ئەو بابەتە ینی حاشا هەڵنەگرا و لە بۆ هەموو ئەو کەسانی کە شارەزای لایەنی بانکین عیبێکی گەورەیەکات و ئەفزەلەتی تەوتین بکەی لەسەر سیستەمێکی مؤسسەی مالی لە بەرامبەر کۆمەڵک بانقی معتەبەری دووەلی هەربژی دکتۆر ڕامیار وەڵزی وەڵزی گوندە وەڵزی بەڵێ گوندە وەڵزی ناوەکان وەکو ئینگلیزی وایە وەڵزی شوێنێکە لە دەڤەری باڵەکایەتیە گوندە گوندێکی خۆشە گوندێکی گەشتیاریە دەمان بی بۆەوەی لە خزمەتی زۆر سپاس دکتۆر هەربژی شارەزای ئابووری کۆت گەلمەدا بۆ زۆر سپاس.